سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەین. شاندێکی باڵای حکوومەتی هەرێم چوونە بەغدا و دەیانەوێت لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوت. ئەندامێکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بانکی ناوەندی ڕاستیەکان لە خەڵک دەشارێتەوە. شاندێکی باڵای حکوومەتی هەرێم چوونە بەغدا و دەیانەوێت لەگەڵ عێراق ڕێک بکەون. پێشنیوەڕۆی ئەمڕۆ شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و شاندێک کە ژمارەیەک لا وەزیر و بەرپرسی حکومی تێدایە چوونە بەغدا و دەیانەوێت لەسەر کێشە سیاسی و ئابوووریەکانی نێوان هەردوو لا ڕێک بکەون. پێکهاتەی شاندەکەی هەرێم بەرپرسانی حکومی سەر بە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە و هیچ بەرپرس و وەزیرێکی یەکێتی تێدا نەبینرا. بەپێی بەرنامەی کاری شاندەکە بڕیارە لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی پەرلەمان و کۆمار و حکوومەتی عێراق و هاوکات سەرۆکی ئەنجومەنی دادوەری کۆ ببنەوە. ماوەی چەند ساڵێک کە کێشە سیاسی و ئابوووریەکانی نێوان هەرێم و عێراق تا دێت لە زیادبووندان و کۆتایی و سەرەتای هەموو ساڵێکیش باز لە چارەسەرکردنیان و ڕێککەوتنیان لەسەر بودجە دەکرێت. بەڵام تاوەکو ئێستا هیچ کام لەو شاندانە نەیانتوانیوە بە ڕێککەوتنێکی تەواوەوە بگەڕێنەوە هەرێم. ئەندامێکی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد بۆ ئەوەی دۆخی دراو بە تەواوی لە دەستدەر نەچێت بانکی ناوەندی ڕاستیەکان لە خەڵک دەشارێتەوە. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بانکی ناوەندی بە تەواوی کۆنتڕۆڵی بازاڕی لەدەستداوە و گرفتی گەورە دروست بۆ و دۆلاری بۆ تەحویل نابێت، بەڵام ناوێرن ئەمە بەڕای گشتی بڵێن. باسی لەوەش کرد ئەمریکا دۆلار بۆ عێراق نانێرێت بەهۆی سپیکردنەوەی پارە و دۆلار کاتێک بۆ عێراق دێت کە بانکی مەرکەزی بە ئەرکی یاسایی خۆی هەستێت. بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە عێراق ناجێگیرە و تا ئێستا هیچ کام لە ڕێکارەکانی بانکی ناوەندی نەیانتوانیوە بەهای دینار بەرز بکەنەوە. هەڤاڵ ئەبووبەکر ڕایگەیاند لە سلێمانی شەڕی سار تێپەڕیوە و ئەگەر ئیدارەی دۆخەکە نەدرێت دەگەنە شەڕی گەرم. دەشڵێت ئەندام پەرلەمان و سیاسیەکان شارەکەیان وێران کردووە. لە دیبەیتێکدا لە سلێمانی کە لەبارەی هەرێم و ئایندەی ناکۆکیەکان ڕێکخرابوو، هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی ڕایگەیاند پێویستە لە سلێمانی واز لە بەهێزکردنی زیاتری هێز بهێنین. ئەو جەنگە ساردەی پێشتر باز دەکرا ئێستا لە سلێمانی تێپەڕیوە. ئەگەر ئیدارەی دۆخەکە نەدرێت بەرەو شەڕی گەرم دەڕۆین. هەڤاڵ ئەبووبەکر وتیشی خەڵک دەگیرێ و دەکوژێت. خەریکە ئازادیەکان و دادگا گومانیان دەچێتە سەر و خودی هێزەکانی ئەم ناوچەیە ناتوانن بە یەکەوە دابنیشن. پارێزگاری سلێمانی ئاشکراشی کرد کادری حیزبی و ئەندامی پەرلەمان ماڵی سلێمانیان وێران کردووە. بەهۆی لێدوانی ڕۆژنامەوانی پەرلەمانتارێکەوە سلێمانی زیانی زیاتر لە 300 ملیۆن دۆلاری بەرکەوتووە بەبێ ئەوەی هەڤاڵ ئەبووبەکر ناوی ئەو پەرلەمانتارە و شێوازی زیانەکەش باس بکات. یەکەم بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان گەیشتە هەرێم و هیچ خۆراکێکی زیادکراوی تێدا نییە. نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد زۆربەی کەلوپەلەکانی یەکەم بەشە خۆراکی هاوڵاتیان بۆ ئەم ساڵ گەیشتۆتە هەرێم و هەر کاتیش ئەنجامی پشکنینی تەندروستیان تەواو بوو دابەش دەکرێت. لەبارەی بڕیارێکی حکوومەتی عێراق بە زیادکردنی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان بەرپرسەکەی حکوومەتی هەرێم وتی بابەتی زیادبوونی بەشە خۆراک تاوەکو ئێستا یەکلا نەبووەتەوە ئایا هەموو خەڵک دەگرێتەوە یاخود تەنیا بۆ چاودێری کۆمەڵایەتیە. ئەو بەشە خۆراکانەشی لە مانگی یەک هاتووە هیچ خۆراکێکی زیادکراوی تێدا نییە. مانگی ڕابردوو حکوومەتی عێراق بڕیاریدا مادەکانی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان زیاد بکات و بۆ ئەم ساڵ چاو، شیر و ئاردی پلە سفریش لە خۆراکەکاندا بن و بەشێک لە خۆراکەکانی تریش بڕەکەیان زیاد بکرێت.